زۆر بەداخەوە هەمیشە ئەبێت کە بەشێک لە نووسەران و هونەرمەندان و ئەدیبان ئەبینین بە شێوەیەکی گشتی کە ژیانجێ ئەهێڵن ئەبێت تا هۆی نیگەرانی بۆ تەواوی هەواداران و بۆ خزمان و دۆستان و هاوڕێیانی. دکتۆر معرف ئەمەرگوڵێکێکە لەو کەسایەتیە زۆر جوان و قەڵەم جوانانەی کە بێگومان خاوەنی چەندی نووسینی زۆر تایبەتە لە بواری ئەدەباوەیەکە لەو قەڵەمانەی کە زۆر کات ئاماژە بۆوا کرێت کە توانیوێتی زۆر بە جوانی وشەکان بڵین دابڕێژێتەوە بتوانێت بگەێنێتە خوێنەری خۆی. زۆر بەداخەوە سەر لە بەیانی ئەمڕۆ دکتۆر معرف ئەمەرگوڵ لە دوای ململانێکی زۆر لەگەڵ نەخۆشیە بێگومان کە ماوەی چەند هەفتەیەکە بە بڵین باری تەندروستی ناجێگیرە ئەم بەیانیە کۆچی دوایی کرد. ئێمەش وەکو پرۆگرامی کورسات مەگەزین و بەنای دەستگای میدیای کورساتەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و هاوڕێیانیەکەین و بۆ هیواین کە ئەمە دوای ناخۆشی ئەو بنەماڵێ بێ. ئاسی لەم 15-20 ساڵەی دواییدا گۆڕانکاریێکی زۆر گرنگ و گەورە بووە لە تەکنەلۆجیادا کە شۆڕشێکە لە دنیادا. ئەو شۆڕشە توانی زۆر شت بگۆڕێت لەسەر چارەنووسی میلەتان، لەسەر پەیوەندی میلەتان، لەسەر دەنگی ئەو میلەت و گروپ و کەسانەی کە خەفە کرابوون، ژێرپێ خرابوون، دەرگایان لێگیرا بوو، پەنجەرەیان لێگیرا بوو لە ناوخۆی وڵاتەکانە یان لە زیندانەکانە. میلەتانیش بەو شێوەیە ئەوانەی کە خاوەنی سربەخۆی خۆیان نەبوون کە کوردێکێکە لە میلەتە دیارەکان، بەڵام سەتەلایت دەنگی و ڕنگ و وێنە و هەموو شتێکی ئەو جۆرە ئینسانانە ئەو میلەتانی گەیاندە دنیا کە کوردێکێکە لەو میلەتانە. ئەمە لەم ڕۆ بایەخێکی استراتیژی و ئینسانی. دکتۆر معرف ئەمەرگوڵ لە ساڵی 1956 لە گوندی هەشەزینی سەربەن ناحیەی سەنگاو لەدایک بووە. یەکەم دامەزرانی لە ساڵی 1983 لە فەرمانگەی ئاودێری سلێمانی بوو و دواکاریشی ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی سلێمانی بووە. لە ساڵی 1970 ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بووە. خاوەنی چەندین کتێب و لێکۆڵینەوە بووە لەسەر جینۆسایدی گەلی کورد. سەرپەرشتی و هەڵسەنگاندنی نامەی ماستەر و دکتۆرای چەندین خوێندکاری هەردوو زانکۆی سلێمانی و کۆی کردووە. لە ساڵی 1982 لەسەر هەڵوێستی سیاسی ماوەیەک لە زیندانی ئەمنی عامەی بەغدا زیندانی بووە. بەداخەوە دوای مانەوەی بۆ ماوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە بەهۆی چڵدەی مێشکەوە ڕۆژی 15 ئەم مانگە ماڵئاوایی لە خانەوادە و هاوڕێیانی کرد. بەر لە نەخۆشکەوتنی دکتۆر معرف بۆ دوایین جار چاوپێکەوتنی لەگەڵ کەناڵی کورساتا کردو و چەند وتە و پێشنیارێکیشی پێشکەش کردووە.